ساڵتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. نزیکەی 3 مانگە لە عێراق لایەنە سیاسەکانی عێراق دانیشتن و گفتوگۆ و ڕاگۆڕینەوەیان هەیە لەسەر ئەوەی کە ڕێککەوتنی کۆتایی لەسەر دەنگدان بە پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ئەم ساڵ بدرێت. هێشتا نە لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق بەگشتی و نە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا ڕێککەوتنی کۆتایی کراوە. زانیاری و بیرروبۆچوون و ڕای جیاوازەیە. هێشتا ئەمڕۆ کۆبوونەوەی لیژنەی دارایی لەگەڵ حکوومەت بەردەوامە. دەمەوێت گفتوگۆی زیاتر و زانیاری زیاتر لەو بارەیە وەربگرم. بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. سڵاوت لێبێ کاک شیروان، ئەم کاتت باش. دەزانم هێشتا کۆبوونەوەکەتان تەواو نەبووە، بەڵام ئەو بەشەی کە پێشتر لە کۆبوونەوەکە بوون دەمەوێت دوایین زانیاری لە کۆبوونەوەکەی ئێوە بۆ بینەرەکانم بگوازیتەوە. سڵاو لە بینەرانتان، زۆر سپاس. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی زۆر گرنگ هەبوو لە نێوان لیژنەی دارایی لەگەڵ بەشێکی زۆر لە وەزیرەکانی حکوومەت، لەوانە وەزیری دارایی، وەزیری پلاندانان، وەزیری کارەبا، وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی، وەزیری بازرگانی و چەند بەرپرسێکی دیکە لەوانە ڕئیسی مەجلیسی خدمەی ئیتیحادی. گفتوگۆکان تایبەت بوو بە ئەو گیر و گرفت و ڕەخنە و پێشنیارانەی کە تا ئێستا لەناو وەسەڵی با بڵێن لەگەڵ با بڵێن لەسەر پرۆژە یاسای بودجە هەیە. تا طبعا کاک شێروان، تۆ گوێت لە دەنگی منە؟ دەنگت ناگاتە لای من. دیارە کێشەیەک هەیە، ناوبڕێکی کورد وەرەگرین و کێشەکە چارەسەر دەبێت و دەگەڕێنەوە لاتان. هەوراز ئەحمەد، شارپرێس. لە هەولێرەوە هەژار ئەنوەر، شارپرێس. هەوراز ئەحمەد، شارپرێس. لە هەولێرەوە هەژار ئەنوەر، شارپرێس. بەڵێ بینەرانی بەڕێز، جارێکتر سڵاوتان لەبێت. ببورن بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە میوانەکەم لە بەغداوە دەنگی لەگەڵ ئێمە نەما، تا هاوڕێیانم کێشەکە چارەسەر دەکەن. دەمەوێت هەندێک لەبارەی گرفتە و کێشەکانی بەردەم تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2021 قسە بکەم. دیارە وەک لە پێشەکێکەیە باسم کرد، نزیکەی 3 مانگە گفتوگۆ و دانیشتن و ڕاگۆڕینەوە لەسەر ڕێککەوتنی نێوان لایەنە سیاسەکانی عێراق هەیە. یەکێک لە کێشە گەورەکانی بەردەم تێپەڕاندنی پرۆژە یاساکە لە پەرلەمان ڕێک نەکەوتن یاخودبوونی کێشەی گەورەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد
هەرچەندە لە هەفتەی پێشووتر قسە هەبوو لەبارەی ئەوەی کە هەرێم و بەغداد گەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی، بەڵام دواتر دانیشتنی پەرلەمان دواخرا، ئەوەش بە هۆکاری ئەوەی کە هێشتا لەمپەڕ و کێشە لە بەردەم ڕێکەوتنی کۆتایی لە نێوان هەرێم و بەغدا ماوە. پێش کەمێک ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق باسی لەوە کردووە کە ڕێکەوتنی هەرێم و عێراق هێشتا ماوە، بەڵام هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ لە ڕێکەوتنەکە ڕووی نەداوە. ئەوە لە کاتێکدایە کە بەشێک لە لایەنە سیاسیەکانی هەرێم باز لەوە دەکەن هەرچەندە پێشتر ڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغدا کراوە، بەڵام ئێستا کێشە کەوتوتە ڕێکەوتنەکە و بەشێک لە لایەنە شیعەکان پەشیمان بوونەتەوە لە ڕێکەوتنەکە. هاوکات بەشێک لە لایەنە سیاسیەکانی عێراقیش هەرێم تۆمەتبار دەکەن بە پابند نەبوون یاخود گومانی ئەویان هەیە کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم پابند نابێت بۆ ڕێکەوتنانی کە پێشتر ئەنجام دراون. ئەوە شوای کردووە بە قسەی ئەوان کە هیچ گەرانتیەک نەبێت بۆ ئەوەی کە هەر ڕێکەوتنێک لە نێوان هەرێم و بەغدا بکرێ حکوومەتی هەرێم پێوی پابند دەبێت. لە بەرامبەر ئەوەدا لایەنە سیاسیەکانی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە لایەنە شیعەکانی عێراق تۆمەتبار دەکات بەوەی کە ئەوان هەل لە بنەڕەتەوە نایانەوێت لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێک بکەون، بڕینی موچەی هەرێمی کوردستان و بەشە بودجەی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە دەکەنە بەڵگەیەک بۆ ئەوەی کە لایەنە شیعەکان نایانەوێت لەگەڵ هەرێم ڕێ بکەون. بە هەر حاڵ لەگەڵمان بمێنەوە تاوەکو ئەو کێشەیە چارەسەر دەبێت. مامۆستا شیروان ئێستا گوێت لە دەنگی منە؟ بەڵێ وەک پێشتریش ئاماژەم پێکرد. کاک شیروان جارێکتر سڵاوت لێبێ ببوورە، ئەمەوێ قسەکانت تەواو بکەیت، فەرموو. کاک شیروان گوێت لە دەنگی منە؟ سڵاوتان لێبێ، فەرموو. کاک شیروان تۆ گوێت لە دەنگی منە؟ ئەگەر گوێت لە دەنگمە ئەمەوێ بزانم کۆبوونەوەکەتان لەگەڵ حکوومەت لەگەڵ ئەو وەزارەتە پەیوەندیدارانەی کە ئاماژەت پێکرد بەچی گەیشتووە تا ئێستا؟ کاک شیروان گوێت لە دەنگی منە؟ دیارە کێشەیەک هەیە بینەرانی بەڕێز، تاوەکو کێشەکە چارەسەر دەکرێت ناوبڕێکی تر وەرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. سڵاو کاکە. سڵاو. دارێکی سڵاوتان لەبێت کاک شیروان. ئێستا ئەگەر گوێت لە دەنگی من بێ ئەمەوێ بزانم دوایین زانیاری لە کۆبوونەوەکەی لیژنەی دارایی لەگەڵ حکوومەت چ بەرەو پێشچوونێکی نوێ هەیە؟ سڵاتان لێبێ ببورن. تەبان کۆبوونەوەی لیژنەی دارایی لەگەڵ حکوومەت تەواو بوو، ئێستا کۆبوونەوەی لیژنەی دارایی خۆی بەردەوامە و ئی قسە لەسەر هەموو ئەو تێبینی و ڕەخنە و پێشنیارە نەکراوە کە لەم ماوەی ڕابردوودا
چ لەناو خەڵێک چ لەناو با بڵین هێزە سیاسیەکان چ لەناو پەرلەمان لەسەر پرۆژە یاساکە کراوە. ئەمڕۆ گفتوگۆیەکی تێر و تەسەر لەسەر هەموو ئەو تێبینیانەی کە لەسەر موازنە هەیە لەگەڵ حکوومەت ئەنجام درا و ئێستا کۆبوونەوەی لیژنەی دارایی بەردەوامە بۆ ئەوەی پرۆژە یاساکە ئامادە بکرێت بۆ بەیانی بەڵکو بەیانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەراندا دەنگ لە لەسەر دوای پرۆژە یاساکە بدرێت. تەوابوونی کۆبوونەوەکە هیچ ئەنجامێکی نوێ بەدەست هاتووە جیاواز لەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو قسەی لەبارەوە کراوە. تا ئێستا هیچ قەرارێک نەدراوە وەکو قەرار بڵین بڕیارێک درابێ، باشە. بەڵام کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی باش بوو. لیژنەی دارایی پێویستی بە کۆمەڵێک زانیاری و داتا هەبوو لەگەڵ حکوومەتێک نایکردەوە. ئێستا لیژنەی دارایی خۆی کۆبوونەوەی هەیە و تواوتوێ هەموو ئەو داتا و زانیاریانە دەکات بۆ ئەوەی کە بزانین ئەو وەزارەتانەی کە داوای تەخسیساتی زیاتریان کردووە یان هەندێک شت بە معلقی مابەوە تا ئێستا بزانین لیژنەی دارایی بڕیاری چی لێ دەدات. باشە، بڕیار بۆ ئەمڕۆ لە پەرلەمان دەنگدان لەسەر پرۆژە یاساکە بکرێت ئەنجام بدرێت، بەڵام دواخرا بۆ سبەی نێواتە یەکشەمە. پێتان وایە جارێکی تر دواناخرێتەوە سبەینێ یان با بڵین ئەمڕۆ لایەنە سیاسیەکان بە حکوومەتی هەرێمیشەوە لەگەڵ بەغدا دەگەنە ڕێکەوتنی کۆتایی و سبەینێ دەنگدانی لەسەر بکرێت؟ ئەگەر ئەمڕۆ ئەو کۆبوونەوانی کە ئێستا بەردەوامە و کۆبوونەوەی لیژنەی دارایی بە تایبەتی هیچ بڕگەیەک نەمێنێ و هیچ پێشنیارێکیان هیچ شتێک نەمێنێ کە جێی خلاف و نقاش بێت و هێزە سیاسەکانیش لە دەرەوەی پەرلەمان گەیشت بنە ئەو با بڵین لێک تێگەیشتنە یان ئەو قەنەعەتەی کە ضرورە پرۆژە یاساکە بڕوات، پێم وایە بەیانی هەم دانیشتنەکە دەکرێت هەم پرۆژە یاساکەش تێدەپەڕێت و پێشم وایە وەفدی هەرێمی کوردستانیش دێنەوە بەغدا. گەورەترین کێشە یاخود تاکە کێشەی بەردەم تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە ڕێک نەکەوتنی نێوان هەرێم و بەغدایە، بەڵام ئێستا ئەم چەند ڕۆژەی پێشتر قسە لەسەرەوە کرێ ڕێگری دیکە هەیە لە بەردەم تێپەڕاندنیدا. ئەو ڕێگریانە چین چارەسەر کراون؟ طبعا بەدڵنیاییەوە بە تەنها ئەوە نییە کە پەیوەندی بە کوردەوە ینی مادەی 11 نیە بەتەنیا ناوماڵی شیعە خۆیان تێبینی زۆریان لەسەر پرۆژە یاساکە هەیە، کۆمەڵێک ڕەخنە و ڕەخنەی جددی هەیە لەسەری هەندێک بەیاننامە دەرکراوە، سونە کۆمەڵێک داواکاریان هەیە و تەمان لە تەنیشتوانیشدا وەکو کوردیش مادە 11 کە لە گرفتەکانی بەردەم موازنە. بەڵام لە ڕاستیدا ئەمە ڕاست نییە بڵێن تەنها پشکی کوردیان تەنها ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە بۆتە هۆی پاکخستنی موازنە نەخێر. با بڵێن خلافی سیاسی و ناکۆشی سیاسی ناوماڵی شیعە و خلافی شیعە و سونە و داواکاری سونەکان لەگەڵ طبعاً ڕێکەوتنیش لەگەڵ کورد ئەمانە هەمووی بوونە ڕێگر لە بەردەم ڕێکەوتنی ینی با بڵێن تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەکە. وەکو باسم کرد طبعاً کۆبوونەوەکان بەردەوامە، کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەی دارایی کە ئێستا بەردەوامە طبعاً گرنگە بۆی بزانین ئایا تەواوی ئەو گرفتانەی کە لەسەر ڕۆژی ڕابردوودا باسکراون چارەسەریان بۆ بدۆزینەوە و لەناو پرۆژە یاساکەدا تەواو بیچەسپێنین حەلەکان و بەیانی دەنگی لەسەر درێوە. هێزە سیاسەکانیش وەکو باسم کرد پەیوەندی نێوان هێزە سیاسەکان لە دەرەوەی پەرلەمان گرنگە، چکاوانە هەموو خاوەنی کوتلەی سیاسی بەهێزن لەناو پەرلەمان و تەوجیه لە حیزبەکانیان وەردەگرن و پەیوەندی سیاسەکانیش تەحکوم دەکات بۆی بەیانی ئایا موازنە دەنگی لەسەر دەدرێت یان نە. کۆمەڵێک هێزی سیاسی کەماوە هەتا سبەینێ بەشی ئەوە دەکات کە لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتنی کۆتایی ئەوەندە نزیکن لە یەکەوە. بەڵێ تەسەور دەکەم زەحمەت نییە بەو پێی کوتلە گەورەکانی ناو پەرلەمان لەگەڵ تێپەڕاندنی پرۆژە یاساکان و بەشێک لە کوتلەکان دەیانەوێت دامی حکوومەت بکەن و حکوومەت پێویستی بەم پرۆژە یاسایە هەیە. ئەو کوتلانەشی کە ناکۆک بوون لەسەر پشکی هەرێم طبعاً بەوانەشەوە کە ناکۆک بوون بەڵێ بەچەنەوەی پشکی هەرێم ڕێکەوتنی کراوە لە نێوان وەفدی هەرێم و هەموو هێزە سیاسی شیعەکان هەمویان لێ بوون و هەمویان ڕەزامەند بوون لەسەر ئەو باڵێن ڕێکەوتنێکە لە نێوان کورد و شیعە کراوە. دوای ئەم ڕێکەوتنە دراوە بە سونە و هێزە سونیەکان لە کۆبوونەوەدا بوون هەمویان با بڵێن پێی رازی بوون. دوجار بە تەوافقی شیعە و کورد و سونە ئەو مادەیە داخل کراوە و کۆمەڵێک داواکاری سونەکان هەبوو لە هەفتەی ڕابردوو خرایە ناو موازنەوە ینی جێگەی کرایەوە شیعەکان بە هەمان شێوە.
یعنی پێم وایە هەفتەی ڕابردوو بۆ هەمومان جێگای سەرسوورمان بوو دواخستنی پرۆژه یاساکە ئەگەر نا بەشی هەرە زۆری داواکاری شیع و کورد و سونەش لەناو پرۆژه یاساکەدا جێگەی کرابەوە بەڵام بەداخەوە تەمان دواخرا ئێستا ماوەتەوە بۆ بەیانی بەتەوەقعی من هێزە سیاسیەکان ئەوەندە لێک دوور نین نەتوانین تا بەیانی بگەین لە ڕێکەوتن. باشە بەڕێز دووەک ئەندامێکی لیژنەی دارایی حتمما بە وردی ئاگاداری ئەو کێشە و گرفتانی کە لە بەردەم تێپەڕاندنی پرۆژە یاساکەدایە پێتان وایە لە ئەگەری ڕێگنەکەوتنی کۆتایی سبەینێ پرۆژە یاساکە بێتە پەرلەمان فراکسیۆنە جیاوازەکان لا پەرلەمانی عێراق بە تایبەت لەسەر پشکی هەرێم دەنگیان چۆن دەبێت؟ کاک شیروان گوێت لە دەنگمە؟ کاک شیروان بەڵێ عفو گوێت لە دەنگی منە ئێستا؟ ببوورە جوم لە پرسیارەکە نەبوو ئەگەر دووبارێکی باشە دووبارە یەکەمەوە بەڕێستان وەکو ئەندامێکی لیژنەی دارایی حتمما بە وردی ئاگاداری ئەو کێشە و گرفتانن کە لە بەردەم پرۆژە یاساکەدا هەیە پێتان وایە لە ئەگەری ڕێگنەکەوتنی کۆتایی ئەم شەو سبەینێ پرۆژە یاساکە بێتە پەرلەمان دەنگی فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمانی عێراق چۆن دەبێت بە تایبەت لەسەر پشکی هەرێم؟ طبعا وەکو باسم کرد هێزە سیاسیە عێراقیەکان بە تایبەتیوانێک کە خاوەنی کوتلەی گەورن لە ناو پەرلەمان ڕایان زۆر جیاواز نییە لەسەر پرۆژە یاساکە بۆیە پێم وایە تێپەڕاندنی بەیانی زەحمەت نییە بەو مادەی کە پەیوەندی بە کوردیشەوە هەیە ئەگەر نیەتێک هەبێت کە بیانەوێ پرۆژە یاساکە تێپەڕێ خۆ ئەگەر نیەتی ئەوە هەبێ بیانێ پرۆژە یاساکە تێنەپەڕێ بچووکترین کێشە دەتوانن گەورە بکەن و نەهێڵم پرۆژە یاساکە تێپەڕێت. باشە دەگوترێت ئەمریکا بە جددی فشاری کردووەکە حکوومەتی بەغدا حکوومەتی عێراق ڕازی بێت لەسەر دەنگدان لەسەر پشکی هەرێم بە تایبەتی ئەمریکا ئەو فشارەی کردووە؟ کاک شێروان گوێت لە پرسیارەکەی کاک شێروان بەڵێ گیان ببوورە کاکە ببوو ئەتەرنێت زۆر ئەتەرنێت خراپە. ئەمریکا فشاری کردووە کە بە جددی فشاری کردو لەسەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر حکوومەتی عێراقکە دەبێت بە زووی ڕێبکەون بە تایبەت لەسەر پشکی هەرێم تا چەند ئەمە ڕاستە؟ کاکە فشاری نازانم ئەمریکا فشاری کردیان نا بەڵاوەی ئاگادار بوو ئەمریکیەکان بریتانیەکان و زۆر لایانی دیکە و نەتەوەیەگرتوەکان با بڵێن داوایان لە هەردوو لا کردو کە ڕێک بکەون ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد زۆرێک لە استقلالی سیاسی دروست دەکات جگە لە استقلالی سیاسی بۆ عێراق جۆرێک لە استقلالی سیاسی لە منطقەکە دروست دەکات بۆ عێراقیش و جۆرێک لە استقلالی ئابووری دروست دەکات و دەبێتە هۆی گەشەپێدانی ئابووری نێوان هەرێم و بەغدا و بەشێک لەو کێشە و ناکۆچانەی کە نێوان هەرێم و بەغدا هەیە با بڵین ئەگەر چارەسەری 100%شیان بۆ نەدەزرێتەوە چارەسەر نەبن جۆرێک لە با بڵین هێوەربوونەوە بە خۆی دەبینێ و دەبێتە دەستپێک بۆ ڕێکەوتنەکانی داهاتوو. باشە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی گۆڕانکاری بەسەرهات هەندێک قسە هەبوو لەسەرەوەی کە ئەو بەهایی کە بانکی ناوەندی دایناوە بۆ دینار بەرامبەر بە دۆلار گۆڕانکاری بەسەرایەت بەڵام ئەوە ڕەتکرایەوە دوایین زانیاری لەسەر ئەوە چییە؟ هیچ ئەگەرێکەیە بۆ گۆڕانکاریکردن بە تایبەت کە ئەمڕۆ لە کۆبوونەوە بەشێک لە کۆبوونەوە کە تایبەت بووە بە بەهای دینار بەرامبەر بە دۆلار.
کاک شیروان گوێت لە پرسیارەکەم بوو یان دووبارەی بکەمەوە. سەبارەت بە نرخی دۆلار طبعا نرخی دۆلار وەکو خۆی دەمێنێتەوە ئێمە تا ئێستا ئاگادار بین و پێشنیارێکی شێ لە ناو موازنە هەر دەربێنێت چکە نە ئیشی پەرلەمانەوە نە لە سەلاحەتی پەرلەماندا ئیشی بانکی مرکزیە بوونی ئەم ڕقەما لە ناو موازنە تەنها بۆ ئەوەیە بزانین چەند نەوت دەفرۆشرێ و بە چەند دەفرۆشرێ و داهاتەکەی ئێراداتی کولی نەوتی لە بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق زۆر زۆر سپاس کە لە بەغداوە لەگەڵمان بووی داوای لێبوردن لە بەڕێز شیروان و لە بینەرەکانیشمان دەکەین بۆی خراپی هێڵی ئینتەرنێتەوە لەوێ نەمانتوانی بەپێی پێویست گفتوگۆکە تەواو بکەین. سپاس بۆ بەڕێز شیروان، سپاس بۆ ئێوەش، کاتێکی خۆش هەر شاد بن.